هێزە سیاسی عێراقیەکان دەیانەوێت حکوومەتی ناوەند نەک 500 میلیارد دینار باڵکو فلسێک بۆ هەرێم نەنێرێت. دژە تیرۆری یەکێتی زەوی بە هاوڵاتیان فرۆشتووە و ئێستا مۆڵەتی دروستکردنی خانوویان پێنادەن. دکتۆر موسەنا ئەمین نەناردنی بوجا لەلایەن حکوومەتی عێراقەوە پەیوەندی بە یاساوە نییە و پرسێکی سیاسیە. لا تیوار نیوزەوە سڵاوتان لەبێت. تابانجافم و سێ هەواڵتان پێشکەش دەکەم. محەممەد زیادی ئەندامی پەرلەمانی عێراق ڕایگەیاند بڕیاری سەرۆکوەزیران بۆ ناردنی 500 میلیارد دیناری مانگانە بۆ هەرێم هیچ سەنەدێکی یاسایی نییە و ئەو بابەتە دەبینە پەرلەمان بۆ تاوتوێکردنی لایەنی دەستوری و یاسایی بڕیارەکە کە ئەوان بە نایاسایی دەزانن. ئەو پەرلەمانتارە دژە کوردە جەختیش لەوە دەکاتەوە. تەنها لیژنەی دارایی پەرلەمان مافی ئەو بڕیارەی هەیە و دەبێت لیژنەکە بڕیاری خۆی لەبارەوە بدات. ئەم هەنگاوەی هێزە سیاسی عێراقیەکانیش دژی موچەخۆرانی هەرێم لە کاتێکدایە کە ئەو 500 میلیارد دیناری عێراق بە نیازە بینێرێت. باشی دابەشکردنی تەواوی موچەی فەرمانبەران ناکات. ئەمڕۆ چوارشەممە ژمارەیەک هاوڵاتی کە زەویەکانی دژە تیرۆری یەکێتیان کڕیوەتەوە بەهۆی دروستکردنی کێشە بۆیان لەلایەن ئیدارەی شارەکەوە لە بەردەم مەڵبەندی یەکێتی لە سلێمانی دەستیان بە خۆشاندان کرد. ئەوان دەڵێن زەویەکان گەندەڵی تێدایە و کێشەمان بۆ دروست بووە. ماوەی 3 ساڵە بەرپرسانی یەکێتی بۆمان چارەسەر ناکەن و تەنها بەڵێنی بێکردار دەدەن. وەک خۆشیان ئاماژەی بۆ دەکەن جەزا سەید مەجید بەرپرسی مەڵبەندی یەکێتی لە سلێمانی ئەوانی بێهیوا کردووە لە چارەسەرکردنی کێشەی زەویەکانیان. دکتۆر موسەنا ئەمین ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا ڕایگەیاند بابەتی نەناردنی بوجا پەیوەندی بە یاساوە نییە و پرسێکی سیاسیە. لەگەڵ ئەوەشدا ئیرادێکی تائیفی و شۆفینی هەیە لە بەغداد کاریگەری تەواوی بەسەر بڕیارەکانی حکوومەتدا هەیە. بە جۆرێک ئەم ئاڕاستەیە دەیەوێت هەرێم هەر نەمێنێت. ئەو دەشڵێت پێشتر ئەو ڕۆتە تائیفیە دەستکراوە نەبووە لە بڕیارەکانیدا بۆیە داوامان دەکرد هەرێم لەگەڵ حکوومەتی ناوەندی ڕێک بکەوێت چونکە دواتر هیچ بەهانەیەکی نابێت. بۆیە ئێستا لەو قۆناغەدان کە هەڵوێستەکانمان بەهای یاسایی و قانونی هەیە بەڵام بەهای سیاسیان نییە. دکتۆر موسەنا دەڵێت باڵی پرسی بوجا یاساییە بەڵام ئیدارەدانی دەوڵەت و چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ هەرێم و سنووردارکردنی دەسەڵاتەکانی پرسێکی سیاسیە. بۆیە دەبێت سیاسیەکانی هەرێمدان بەوەدا بنن کە بابەتەکە سیاسی و مامەڵە لەگەڵ حکوومەتێک دەکەین کە نایەوێت کەسنینۆکی هەبێت پشتی خۆی پێبخرێنێت. لە کۆتاییدا دەڵێت کورد سەرەتا شەریک بوو لە حکوومەتەکانی پێشووتردا بەڵام ئێستا شەریک و هاوبەش نییە لە بەغداد بەڵکو بەشدارە. ئەم دواناش جیاوازیان زۆرە بۆ ئەماش چەندە بەغداد تاوانبارە لەم دۆخە هێندەش هەرێم خۆی تاوانبارە. سێ هەواڵم پێشکەشکردن کاتێکی شاد.